السلام عليكم. في خوشحال مبچاو پێکەوتنە من ناوم هادی ئەحمەدە هەمواری 1940 تقریبا لە هەفتاویەکەوە لە چەمچەماڵم تر لە ماوەیەک لە دایرە بووم دوای خانەنشین بووم وتم لە ماڵەوە بێتاقەت بووم هەڵسام چووم بۆ لای دکتۆر وتی پشت منت فەقەراتی هەیە وتم دکتۆر ئای من پێشبڕکێ لێ نەکەم بۆ خۆم دکتۆرێ بکەم مەڵێی چی وتی چییە وتم چم لە قاعە وەرزەکەم جارجار مەلەوانیەکەم چم بۆ مسبح وتی ئەتوانێەوە بکەی وتم بەڵێ دەوتی ئەگەر ئەوەت کردمەیە بۆ لای من یعنی بیمەعنا وەرزش لە سەردانی دکتۆر باشترە وەڵای تر دەستم کرا وەرزەکەن سوپاس بۆ خوا ئەمە فەزڵی خوای گەورەیە هەزار کەسم بینیوە ئاوا لەگەڵ جەنابتانە دانیشتوم قسەم کردووە هەموو لەژێر خاکەی من ماوە هەوا فڕە لێدەم لەبان جازەکان سوپاس بۆ تۆ خوایە من لەم تەمەناوت گەیشتم بەتا ئەمەسا وەرزشەکەم ڕەفیقەکانم گەلێک لە مزگەوت گەلێ لە جیرانەکانمان پیان هەڵێم بە هەمویانە بەیان هەڵێم وەرزش بکەن کورە گوێلێ باشە پەیشیان کەوتووە بێتاقەت بوو ناخوار و خەلیج بوو ناڵێم دەوەرن جارجان هەفتەیەکە دوو ڕۆژ وەرن یاری بکەن سەعاتێ شەو ڕۆژێ 24 ساعتە سەعاتێ تەرخاندوەن بۆ سەحەتی خۆتان وەرن ئەڵێ ئێمە ناتوانین جا من کە دێم بۆ ئێرە عەفوەن زۆر لە برادەران ئەڵێ وەڵاهی ئێمە لە ماڵەوە باسی تۆکەین مامادی باسی لەشتاغی تۆکەین بەپیان بە مامە و خاڵ و کەسەکانمان ئەڵێن وەرن بۆ وەرزش مامادیەکێ لێو تەمەنی هەیە یاریەکە کوردەیەوەژون هەڵێ وڵای من ناتوانێن وڵا سوپاس بۆ خوا من ناڵێم مردوز ناکاتەوە بەڵام پیر لەوانەیە گەنج کاتەوە حوزەوتان وڵا تقریبا من لە سێی مانگی حوتی 2010 من ئەلێرە لەگەڵ کاکزانەوانە کەم زۆر نەبشراوم ئێدا لە کاتی کۆرۆنەکان هەرمانیە دوو نامانگ بەس لە ڕەمەزانی شانایە لەبەر ڕۆژ و تراویح قوربان من کەتێم وەرزش زۆر حەزم لێیەتی وە زۆر ئیسفادەیشم لێ کردووە لە خواردن لە خەوتن تێگەیشتی لە خواردن لە ڕۆیشتن زۆر ئیسفادەم لێی کردووە لەم وەرزشە جا تاقەتشم لێی ناچێ زۆر حەزیشم لێیەتی ئەگەر ڕۆژێ نەیەم چۆن لە ژگەرە خۆر بێتاقەت ژگەرەکە نەخۆ من ئەگەر ڕۆژێ نەیە مەڵا ڕۆژی ژمەش بۆیە هاتم یعنی بێتاقەت نام لێی زۆر ئیسفادەم لێ کردووە هەفتەکە مستەمبەر ڕۆژانی سێشەمە وەکو عام کردومانە بە عوتڵە نایەن لەبەر سەحەتی خۆمان ئاخر لەشیش پێویستی بۆ ڕۆژی ئیستراحەتی بیتێ تەنها ڕۆژی سێشەمان نایبەر هەفتەکە کامل دێ وەڵا خۆرمان ڕێژ من ئیساش خۆرمان ڕۆنە خۆم خۆم خورما خۆم بە کەرەوە تێگەیشتی چنگاڵی کوردەواری خۆمانەکەم تێگەیشتی بێتاقەتم خواردنم زۆر باشە لەکە بە خواردنە لە گۆشت خواردنە تێگەیشتی لە گۆشی سووری حیوانە یعنی قسوور ناکەم ئەلحەمدولیلا سوپاس بۆخوا تاقەتم بێلی باش دەست خۆش.